سەنتەری ڕۆشنبیری کەرکووک خولێکی هونەری بۆ هەر سێ بەشی شان و میوزیک و شێوەکار بۆ مناڵان کردەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم خولە میوانداری هونەرمەند و میوزیسیان مامۆستا هەڵگورد عەبدولکەریمان کردووە. مامۆستا هەڵگورد سڵاو لێبێ. سڵاو لە تۆش سەرچاو سپاس. زۆر سپاس. مامۆستا جگە لە بوارەکانی هونەر چ بوارێکی تر لەم خولەدا گرنگی پێدراوە؟ لەم خولە زمانی ئینگلیزی گرنگێکی زۆر باش پێدرا و هەروەها وێنەکێشان گرنگێکی زۆر باش پێدرا چکە لەگەڵ کایی هونەریە ئێمە پەرە بە زمانی وڵاتەکانی دیکە بدەین وەکو زمانی ئینگلیزی ئەوە خۆی بە خۆی وشارکردنەوەیە کە بۆ منداڵان و بۆ ئەو کەسانێکەوە سودمەندە من لەو خولە. بەڵێ. مامۆستا هەڵگورد خولەکە کەی دەستی پێکردووە و چ کاتێک کۆتاییەت؟ مەبەستم چەند ڕۆژە خولەکە؟ خولەکە سەرەتای مانگی 8 دەستی پێی کرد بۆ ماوەی مانگێک بەردەوام بوو. ئەم خولە لەلایەن ڕێکخراوی کەیفۆر فۆرکەی ئەفو لایەن خانمێکی زۆر دڵسۆز ئەوەش ئاسیا زەنگین کە مدیری ڕێکخراوەکەی لە شاری کەرکووک بەڕاستی کەسێکی دڵسۆزە پێی باش بۆ ئەم خولە بۆ کۆمەڵە مناڵی شاری کەرکووک بکاتەوە ئەو مناڵانە سودمەند بن لەم خولە. دیارە ئێمە شۆک و مامۆستای خولەکە زۆر بە دڵخۆشی و بە دڵێکی فراوانەوە توانیمان یارمەتی ئەو خانمە دڵسۆزە بدەین و بە باشی خولەکە بەڕێوە بچێت. بەڵێ. مامۆستا هەڵگورد ئەپرسم تا چەند گرنگی بە بوارەکانی هونەر لە کەرکووک بۆ منداڵان دراوە یان مەبەستم چۆن مناڵان لەم قۆناغەدا ئاشنا بن بە بوارەکانی هونەر؟ سەرەتا ئەمەوێ ئەوە بلە من وەکو میوزیسیانی ئەمە یەکەم جارە خولێکی وا ئەبینم لە شاری کەرکووک لە سەنتەری ڕۆشنبیری خولێک بێ کە هەم بابەتی پەروەردەی میوزیک و هونەر بێ و هەم بابەتێک بێ پەیوەندی بە زمانێکی پەروەردەی ئینگلیزی و هەبێ وەکو زمانی ئینگلیزی. ئەمە یەکەم خولەکە بە شێوازێکی باش بە ڕێوازی کۆمەڵێ مناڵ بەشداریەکەن کە ژمارە ناکاتە 40 مناڵێک. من داواکارم وەکو میوزیسیانێ زیاتر گرنگی بە بواری مناڵ بدەن لە شاری کەرکووکە. ئێمە سەنتەرێکی ڕۆشنبیریمانەیە لە شاری کەرکووک سەنتەرێکی زۆر گەورەیە هەفتانە و مانگانە جێگای کۆمەڵی منداڵی وابێتەوە جێگەی زیاتر لەوەی لێبێتەوە کە ئێمە بتوانین بە شێوازێکی ڕەسەنانە و شێوازێکی کورتپەروەرانە ئەو مناڵانە لەوێ پەروەردە بکەین و فێری ڕەوشتێکی شۆڕژگەری فێری ڕەوشتێکی ئەخلاقییان بکەین فێری کولتوری کوردەواریان بکەین بۆ ئەوەی ئەو مناڵان لە داهاتووە ئێمە پشتیان پێبەستین وەکو نەوەیەکی ئایندە بتوانن لە ناو هەموو کایەکانی کۆمەڵگایە جێی خۆیان بگرن. بە تایبەتی هونەر بۆ من بە پێویستی ئەزانم بۆ پێویستە مناڵ ئاشنا بە هونەر بکرێت چونکە هونەر یەکەم زمانە کە مناڵ فێرە بێ یەکەم حرفە کە مرۆڤایەتی لە مناڵەوە فێرە بێت گەشەی پێ ئەکات فکر و مێشکی مرۆڤ ئەکاتەوە هونەر بە تایبەتی وێنەکێشان هەموو مناڵێک کە سەرەتا فێری نووسین و قەڵەمگردنە بێت لە وێنەکێشانەوە دەست پێکات دوای ئەوە جۆگردن میوزیک بەشێکە لە جۆگردن یعنی هەر مناڵێک بتوانێت ڕۆشنبیرێکی هونەری بە تایبەتی میوزیک و وێنەکێشانی هەبێت ئەو مناڵە بێتە نمونێشی ناو کۆمەڵگای ئێمە بە تایبەتی لە شاری کەرکووک ئەتوانین ئەو مناڵانە بۆ داهاتوومان پشتیان پێبەستین. بەڵێ. مامۆستا وەک ئاماژەت پێ جگە لەو ڕێکخراوە هیچ لایەنێک یاخۆ هیچ دەستگایەکە هاوکاری ئێوەی کردو بۆ سازکردنی ئەم خولە؟ من وەکو ماوەسای میوزیک تا ئێستا یەکەم ڕێکخراوە فۆرکەی کە لە شاری کەرکووک دەستی بەم چالاشەیە کردووە هیوادارم هەموو ڕێکخراوەکانی تر دەرگای خۆیان بەرەوڕووی مناڵان بکەنەوە بەداخەوە لە شاری کەرکووکە گرنگی بە ڕێکخراوەکان نادرێت گرنگی بە گروپ و لایەنە خۆبەخشەکان نادرێت بۆ ئەوەی بتوانن مناڵ پەروەردە بکەن گەنج پەروەردە بکەن. من داواکارم هەموو ڕێکخراوەکان پاڵپشتێکی زۆر باش بکرێ هەڵبەتە ئەم ڕێکخراوەش فۆرکەی لەلایەن کاقوباتەوە ئێمە زۆر دەستخۆشی لێکین کە پاڵپشت دەکرێ ئەمە یەکەم کارە بۆ مناڵانی شاری کەرکووک ئەکرێ و هیوادارم بەردەوام بێ. من وەک میوزیسیانێک و هەموو مامۆستاکانی دیکە لێرە ڕێز و سڵاو و تایبەتیم بۆیان هەیە بە دڵێکی فراوانەوە کە سنگی خۆیان کردوێتەوە بۆی مناڵانە پەروەردە بکەن. ئێمەش بە هەماشێ و ئەمە لە خزمەتی ئەو مناڵانەیەین و ئەو مناڵانە بە مناڵی خۆمانی ئەزانین و نەوەی خۆمانی ئەزانین
بتوانین بەباشی پەروەردەیان بکەین و بۆی دوسێ ڕۆژتر لە داهاتوو ئێمە پشتیان پێبێستن ئەوانش بتوانن نەوەی دوای خۆیان پێ بگەێنن. بەڵێ مامۆستا ئەپرسم سازکردنی ئەم جۆرە خولانە زیاتر لە وەرزی هاوینە بەڕێوەچە بەڵام ئایا پلانتان هەیە لە وەرزی زستانیشدا درێژە بەم خولانە بن بە مەرجێک کاریگەری نەبێت لەسەر خوێندکاران؟ ڕاستی ئەوە ئەکەوێتە سەر وشیارکردنەوەی کۆمەڵگا و ئەو دایک و باوکانە. ئێمە لە کاتی خوێندنە دایک و باوکان بەس وازانن خوێندن تەنها ڕێگایە کە بۆی مناڵەکانیان هوشیار بێتەوە، وازان تەنها خوێندنە ئەتوانێت مناڵەکانیان ینی پێ بکەێنێ. ئەمە من لەگەڵ ئەو بۆچوونەیانیم چکە هوەر و خولەکان بە تایبەتی ئەتوانن کاریگەری ڕاستەوخۆ بکەنە سەر مناڵ. ئەو مناڵانە من باوەڕم بەوەیە کە مناڵ نە لە کات خوێندن و نە لە کات پشۆکانە هیچ کاتێک پشیان پێ نەدرێ بۆ ئەو مناڵانە بەردەوام بن مێشکان لە کاتی مناڵی زۆر پشت وەرەگرێ، زۆر فکرە وەرەگرێ، زۆر بیرروبووچون وەرەگرێ. ئێمە نابێت ئیسراحەتیان پێ بدەین چکە ئێستا کۆمەڵگاکەوای لە هاتووە ئیسراحەت بە مناڵە دەی ئەچێتە سەر ئایپاد، ئەچێتە سەر مۆبایل، ئەچێتە ناو کۆڵان، ئەچێتە کۆمەڵە شوێنی دیکە کە شوێنی نەگونجاوە بەڕاستی. ئەگەر بێت و ئێمە لە ڕێگای ئەم خولانەوە لە چ لە کاتی خوێندن بێت چ لە کاتی پشۆکانی هاوین بێت ئێمە بواریان بۆ بکەینەوە ڕێگایان بۆ بکەینەوە کاتەوە مناڵانە زۆر ئیسفاداکەن. بەڵێ کاک هەڵگورد دوا پرسیارم با قسە لەسەر لانی موزیک بکەین. لەم خولەدا خوێندکار فێری ژەنینی ئامێرەکان ئەبنیان تەنها وانە سەرەتاییەکانیان پێوترێتەوە مەبەستم زیاتر بواری میوزیکە. من وەکو مامۆستای خولەکە سەرەتا مناڵەکانم ئاشنا کرد بە بواری میوزیک، بنەماکانی میوزیک و چۆنێتی دروستبوونی میوزیک و سوودەکانی میوزیک بۆ مناڵ و بۆ تای مرۆڤایەتی چییە. میوزیک ڕەبتی بە ئێمەی مرۆڤەوە هەیە، ڕەبتی بە گوێیەکانمانەوەیە. ئێمە ئەگە جۆم ئەگوێیەکی پاک و بێگەردمان نەبێت کە گوێ لە میوزیک نەبێ ئەو گوێ چی چاوەڕوانی ئەوەی لێمەکە کە سێ ڕۆژ لە داهاتووە بتوانێت خزمەت بە شخصی خۆت بکە. من لە بوارەکەی خۆمە وام لە مناڵەکان کردووە کە بنەماکانی میوزیک فێر بن، دەنگەکانی میوزیک فێر بن، ژەنینی ئامێرەکان چۆن ئەژەنرێت، چۆن دەنگەکە دەرئەچێ، کۆمەڵێک میوزیسیان بە هەمان شێوە لەگەڵ ئەوەشا من هەموو کات گۆرانیان بۆ ئەڵێم و فێری گۆرانیانەکەم بە تایبەتی ئێمە دوو گۆرانیمان هەڵبژار لەم خۆلە گۆرانێکی پەروەردەییە بەسەر قوتابخانە و گۆرانێکی ڕەسەنی کوردەواریە کە باس لە سروشتی جوانی کوردستانەکە، باس لە کەسایەتی و جوانی کوردستانەکە بۆ ئەوەی ئەم مناڵانە ئاشنا بکەین بەو گۆرانیانە. بەداخەوە ئێستا کۆمەڵێک ینی کۆمەڵێک شوێن و لایەن گۆرانی نەشیا و شعری نەشیا و بڵاوەکەنەوە. ئەو مناڵانی ئێمە ینی فێری کۆمەڵە گۆرانی بوون ئەوە زۆر نەگونجاوە. ئێمە لە ڕێگای ئەم خولەوە توانیمانە بە دوو گۆرانی کاریگەری لەسەر 40 مناڵ 45 مناڵ دروستکەین. بەڵێ هونەرمەند هەڵگور عەبدولکەریم سوپاس کە ڕاستەوخۆ لە شاری کەرکووک لەگەڵمانە بووی سەرکەوتوو بن.